بەڵێ سڵاوتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی دەستگای میدیای ستاندەر. ئێستا من لەناو بازاری قماش فرۆشانم، ئەو بازاڕی کە هەم قماشی جلی کوردی لێ ئەفرۆشێ و هەمیش خەیاتی لێن و جلوبەرگ بۆ هاوڵاتیان ئەدورن کە کۆی گشتیە و دوکاندارانەی لێرە کار لەسەر جلوبەرگی کوردی دەکەن. هەروەک دیارە ئێستا هەنگاو دەنێن بەرەو ڕۆژانی جەژن و چەند ڕۆژێکی کەمی ماوە جەژنی ڕەمەزان دەست پێ بکات. بەرەبەری بۆنەکان بەتایبەتی بەر لە جەژنان هاوڵاتیان زۆر ڕوو دەکەنە جلی کوردی و دوورینی جلی کوردی. ئێستا من بۆ قسەکردنی زیاتر لەسەر پرسەکە ئەچمە لا یەکێک لەو فرۆشیار و خەیاتانەی کە لێرەیە کار دەکات لەسەر جلی کوردی و جلی کوردیە دوورێت بزانمەوەی کە ئەمساڵ بازار چۆنە ببراورد بە ساڵانی ڕابردوو. وەساگیان سڵاو لێبێت، تەندروستیتان چۆنە؟ لەخوای بەزاد الحەمدولillah. ئەم ساڵ جلی کوردی چۆنە؟ هاوڵاتیان ڕوویان تێ کردوێت چۆن؟ بەخوای جلی کوردی هەردەم سرف دەبی ینی خەڵک حەز لێ دەکا، بەڵام لەبەر هۆی نەبوونی موچە ئەو سار ئیشەکە زۆر زەعیف بوو. باشە، ئەو دواکەوتنەی موچە ینی هۆکارێک بۆ بۆەوەی کە هاوڵاتیان کەمتر بێن و جلی کوردی بدورێن لای تۆ؟ بەێ هۆکارش کاریگەری هەبوو، ینی دەبینی هەندێک خەڵک تاخیر دەهات دەماگۆلۆ تاخیرە دێگو موچەم وەرنەگرتیا، بەهۆی ئەوەی کەوا موچەی وەرنەگرتیا نەشێت توانین جلوبەرجی کوردی بکە. واتە ساڵانی ڕابردوو وەسعەکە باشتر بوو بۆ درونی؟ ساڵانی ڕابردوو باشتر بوو، لەو سار زۆرش باشتر بوو. ئارێ وەڵا تقریبا سەتا برێم هەفتا فەرقی کرد بۆ ئەو سار، زۆر فەرقی کرد بوو. باش لەوێڵدا بەشکردنی موچەی مانگی دوو هیچ فەرقێکی نەکرد؟ بازار زۆر فەرقی کرد. ئەگەر موچە هەبیتن بازارەکەش دەجولێ. هاوڵاتیان زیاتر هاتن بۆی کە زۆر هاتن وەچی موچە درا، بەڵێن ئەو کات ژەمە مەجاالمان نما بوو، وەختەکەی زۆر کرد بوو. جلوبەرگی چۆن کوردی چۆنە لە ئێستادا ئەوەی لە چەنەوە دەست؟ بەخوای نرخەکانی گونجاوە، هەیتمان بە دوورینەوە 85,000 ڕادەوەسی، هەیتمان بە 120 ینی لە 85 بەسەرەوەی شتی باش لە 85 بەسەرەوەی. ئەو قماشانەی کە ئەوەیشی تیاکەن چ جۆرە قماشێک؟ بەخوای قماشی بازاری ئەوڕۆ 180 سینیا دەرەجەی هەیە، دەرەجەی خراپی هەیە و دەرەجەی بەرزیشی هەیە. سینی و هندی و ئێرانیش هەیە، بەڵام بە دەرەجەی یەک سینی، بە دەرەجەی یەک سینیەکەی سەرفا بێت. باش ئەوەی کە خۆتە زانی ئەم ساڵ نەورۆزیش لەناو مانگی ڕەمەزان بوو، ینی 10 ڕۆژ پێش ئێستا کاریگەری هەبوو بۆ دوورینی جلوبەرگ خەڵک بۆنێ جلوبەرگی کرد ئەم ساڵ؟ ئەو ساڵ نەورۆز خەرکەکە لەبەر ئەوەی ڕەمەزان بوو خەرک بە ڕۆژی بوو نەورۆزەکە نەکرا، ئیشی نەورۆزێ نەبوو، بەڵام ئیشی جێژنی ڕەمەزان هەبوو لەخوای بەزیادبی. باش ئێستا کەسێک بێت ئەتوانن جلوبەرگ وەربگرن لەم ڕۆژ؟ ناتوانین، نەخێر ناتوانین، کورد بە وەختەکە کەمایە. بەڵێ بینەرانی دەستگای میدیای ستاندەر، ئەوتانەی گوێبیستی بوون یەکێک لەو خەیاتانە بوو کە لەناو بازاڕەکانی هەولێر کاری دوورینی جلوبەرگەکات و ئەو باسی لەوە کرد کە دواکەوتنی موسام ساڵ کاریگەری هەبووە لەسەرەوەی کە هاوڵاتیان خواستیان لەسەر جلوبەرگ کەم بێتەوە یاخودەوەی کە نەتوانن جلوبەرگی کوردی بدورن و کاریگەری 170 بۆ 80 بەراورد بە ساڵانی ڕابردوو هەبووە.